خۆشەویستەکانم مسلمانە بەڕێزەکان مولەخەس و کورتی باس و خواسەکانی باسی سەلاممان لە دوو هەفتەیە بریتیە لەوەی کەوا سەلام جێبەجێکردنی سنەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەوە یەک. دووهەم ئیحیای سنەتی ئادەمە عليه السلام، زیندوکردنەوەی سنەتی ئادەمە عليه السلام. سێیەم یەکێک لە علاماتی ئیسلام و نیشانەکانی ئیسلام سەلامکردنە. چوارەم حەق و مافی مسلمانە بەسەر برای مسلمانیەوە. پێنجەم ئەسبابی هۆکاری محەبەت و خۆشەویستی لە نێوانی مسلمانانە بەهۆی سەلامەوە دروست ئەبێ. شەشەم یەکێک لە ئەسباب و هۆکارەکانی چوونە بەهەشت سەلامکردنە. حەوتەم یەکێک لە تایبەتمەندیەکانی ئومەتی ئیسلام خەسائیسی ئومەتی ئیسلام سەلامکردنە. هەشتەم ئەولاترین کەس کە تۆ کە لە لای خوای تەعالا کێ ئەولاترین کەسە ئەوەیە کە گەیشت بە براکەی یەکسەر ئەو سەلام بکە. نۆیەم هۆکارێک لەوەی کەوا ئینسان ئەجرەکەی دووقات و سێقات بێتەوە، یەکێک لەو هۆکارانە سەلامکردنە. دەیەم یەکێک لە ئەسبابی بەرەکەت بەسەر خۆت و ئەهل و بەیت و ماڵ و مناڵت و ڕزقت زیادکە سەلامکردنە. یانزەیەم یەکێک لە ئەسبابی ئەوەی کە تۆ سەلامەت و عافیەتت توش بێ، یەکێک لە ئەسبابی ئەوەی کە تۆ تووشی سەلامەتی ببی سەلامکردنی برای مسلمانانە لەسەرت. یعنی کە تۆ سەلامەکە ئەیش وڵامت داتەوە تووشی ئەوە ئەبی ئینشاء الله تعالی. سەلام یەکێکە. دوانزەیەم سەلام یەکێکە لە ناوە جوانەکانی خوای تەعالا. سیانزەیەم سەدەقەیە سەلام لەلایەن هەر بسڵمانێکە بۆ بسڵمانێکی تری. یعنی تۆ پێت نەکراوە ئەو ڕۆژە دینارێ بکەی بە سەدەقە، بەڵام ئەتوانی سەلام بکەی بە سەدەقە. چواردەیەم یەکێک لە ئەسبابی وەرینی گوناحی برای مسلمان لەگەڵ برای مسلمانێت تەوقەکردن و سەلامکردنە. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء